ئەمە دەبانی بەڕێز بەخێر بێن خۆشحاڵم ئەمڕۆ لێرەن بێگومان سەکردن لەسەر پرسێکی گرنگ کە نەتەوەکەمان پیاە تێپەڕێ کە پرسی کۆچە پرسی پەنابەری یەکێکە لە پرسە هەرە گرنگەکان ئەمڕۆ لە جیهاندا کە بەرەوچی وڵاتانی گرتووە بە تایبەتی وڵاتانی ئەوروپا و ئێساژ ئەمریکای تێکەوتووە بێگومان نەتەوەکەی ئێمە وەکو کورد یەکێکن لەو نەتەوانەی کە زۆرترین قسەی لەسەرەکرێەوە زۆرترین پرس لەسەر پرسی کۆچی کوردانە معلومی هەموو لایەکتانە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە ڕۆسیاسیەکەی و لە ئێستادا بە گۆڕانکاریەکی زۆر خێرایە تێپەڕێ و ئەم گۆڕانکاریانەی ڕۆژهڵاتی ناوەڕاست وا دەکات کە دەبێ ئێمە ئاور بدەینەوە بۆ ڕابردوو بۆچی کۆچی کوردان بوونی هەبووە و لە ئایندەشدا چی ڕوودەدا بۆی کە کۆچبەری کوردی وا لێ دەکا پاڵنەر بێ بۆی کە کوردەکان کۆچ بکەن ڕیسێرچەکان دەڵێن ئێستا لە جیاندا ینی بڵین لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا لە کۆمارەکانی پێشووی سۆڤێت نزیکەی 2 ملیۆن کورد کۆچ دەکەن کۆچیان کردو ئێستا لەوێ نیشتەجێن هۆکاری سەرەکی ئەم کۆچانە کۆمەڵی ڕەهەندی جیاجیان بەڵام ئەمڕۆ من قسە لەسەر بەشەکەی باشوورەکەم بۆچی لە شوێنێکە کە لە نێو ڕۆژهڵاتی ناوەڕاستدا هەرێمێک هەیە لە چاوی میدیاکانی جیانەوە بە هەرێمێکی تا بڵێ ڕادەیەکی زۆر سەقامگیر لە ڕووی ئابوووریەوە باشتر لە هەندێک وڵاتانی ناوچەکە بەڵام ئەم ڕێژە بەرزە زۆرەی کۆچی تێدایە بۆ ئەمە بەستام ڕۆ من میوانداری ئەم دوو بەڕێزم کردووە جەنابی کاک بابەکر دڕێی مفەکیر ڕۆشنبیرێکی کووردە هەروەها جەنابی کاک دکتۆر بەخێر بێت ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵ و وەزیری پێشووی لە حکوومەتی عێراق بەخێر بێن بە ئیجازی کاک بابەکر دەچمە لای کاک دکتۆر معلومی بەڕاستە ئێستا لە وڵاتانی ئەوروپا ژمارەیەکی زۆر کورت هەیە ئەگەر ساڵی پارت پێ بڵێم بە مەزندەی ڕێکخراوە ڕیسێرچەکان نزیکەی بەس پار ساڵ زیاتر لە 23,000 کوردی باشوور هاتوونەتە دەرەوە بە تێگەڕای پێ بڵێم لە ساڵی 2015 تا ئێستا نزیکەی 760,000 کورد هاتوونەتە دەرەوە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەگەر بە تێگەڕایی ساڵانە بۆ باس بکەم نزیکەی زیاتر لە 30,000 کەس یەتە دەرەوانێ لە هەرێمی کوردستانە بۆیرە هۆکاری ئەو هۆکارە سیاسیە ئابووریە کۆمەڵایەتیانە چین کە وا ئەکا تاچی کورد لە باشوورەوە کۆچ بکە و ئەکا کە ئێستا لە ناوەندە جیهانیەکانە لە ناوەندە حیزبی حکوومیەکانی وڵاتانی ئەوروپا لە ناوەندە میدیایەکانی جیهانە پرسی کۆچبەری کوردی یەکێک بێ لە پرسە هەرە گرنگەکان و چاویشی لەسەر بێفەرموو بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ هەمووان لە ناخی دڵەوە دەستخۆشیم هەیە بۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد کە ئەم بینایی بەڕێزیانە و کۆمەڵی کوردی بەریتانیا کە هەستاوە بە سپاسەوە و شکۆمەندانە بۆ سازکردنی ئەم دیدارە سپاس بۆ بەڕێز و خۆشەویست مامۆستا بابەکر دڕێی ڕۆشنبیری کورد و هەروەها مامۆستانە بەزبازیانی کە ئەرکی پێشکەشکردنەکەی لە ئەستۆ گرتووە مای خۆشحاڵیە لە گەشتێکمان بۆ بەریتانیا کە دیدارێکی ئاوا ساز بکرێ و سپاس و پێزانین ئاڕاستەی هەمووان بکەم بێخەرهاتنی یەک بە یەکتانەکەم و هاتنتان بۆبارانەکەم ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست کە ئەزانم هەندێکتان لە لەندەنەوە هاتوون هەر یەک لە شارە دوورەکانی بێرمینگامەوە کە دیدارەکە لە بێرمینگام سازکراوە ئەم پرسی کۆچی کوردان طبعاً ناتوانین بڵێن جیاوازە لە پرسی کۆچ لە جیهانە بەڵام ئەتوانین بڵێن بەشێکی گرنگە کۆچی کوردانی باشوور بەرەو هەندەران و بەجێهێشتنی نیشتمان نزیک بە 300 ملیۆن داتاکانی نەتۆی گرتوەکان پێماڵێ 276 ملیۆن کۆچبەر هەبووە لە جیهانە لە ڕابردووە بەر لە ئۆکرانیا کە ئۆکرانیا ئێستا دەبۆ 12 ملیۆن کەس ئاواری ئەوروپا وڵاتانی ترە تەنها لە جیهانی عەرەبیە 4 ملیۆن عەقڵ ئەوەی کاڵگەری شەهادەیە ئەندازیارە یاخود پرۆفیسۆرە یاخود پزیشکە لە بوارەکە بیزنسمانە یا هەڵگری بڕوانامەیە کە 4 ملیۆن عەقڵ کۆچی کردووە و ئەو وزانە وڵاتی خۆیان بەجێهێشتووە بۆیە ئێمە لێرایە
تەنها بە هۆکارەکانیش ناتوانین ڕابوەستین دەرەنجامی هەیە نەتیجەی هەیە لێکەوتەی هەیە بێگومان کە ئەکرێ دیراسە بکرێ بەداخەوە نازانم من لە کوردستان هەتا ئێستا ناوەندێکی ئەوتۆ هەیە کە لێکۆڵینەوە پێشکەش کات دەرهەق بەم باس و خواسە کە لە عێراق ئەزانین وەزارەتی کۆچ و کۆچبەران هەیە کە ئەوش لەبەر هەڕەشەی نەمانایە لە ئایندەیە نازانین ئایا ئەمێنێ یاخود نامێنێ بە هەر حاڵ کۆچ بریتێ لە پرسێکی زۆ گرنگ ئەکرێ ئێمە بەر لەوەی بڵین کە گەنجان بۆچی کۆچەکەن وڵاتی خۆیان بەجێڵن ئەکرێ بپرسین بۆچی وڵاتەکان لە ئامێزیان نەگرتن بۆچی هەرێمی کوردستان ئەم هەموو گەنجەی لە ئامێز نەگرت بەر لەوەی بپرسین کە گەنج بۆچی کۆچەکە هۆکارەکانی چییە پرسیارە نامۆکە ئەوەیە کە گەنج بۆچی کۆچەکە بەڵکو پرسیارە دروستەکە ئەوەیە کە بڵێن گەنج بۆچی کۆچ نەکات بۆ بە دوای شکۆمەندی خۆیان نەگەڕێت گەنج کە کۆچەکە من سەرنجم وایە یەکەم هۆکاری ئەوەیە کە ئەوێ بە شوێن نیشتیمانێکا بگەڕێ لە ڕاستیەکەیە گەنج ناتوانێت ئینتیمای هەبێ بۆ وڵاتێکە ئیهانەی بکە بۆ وڵاتێکە شکۆمەندی پێ نەبەخشێ بۆ وڵاتێکە وەزیفەیەکی نایاتێ بۆ وڵاتێکە مامەڵەیەکی مرۆڤ دۆستانەی لەگەڵانەکە ناکرێت گەنجێک بمێنێتەوە لە وڵاتێکا کە ئیستیبدادی سیاسی تیابێ قۆڕخکاری تیابێ بە ئەندازەیەکە هەست بە ئیهانە بکە هەست بە وجودی خۆی نەکا دەسەڵاتێکە لە جیاتی ئەو بیر بکاتەوە لە جیاتی ئەو بڕیار با لە جیاتی ئەو هەموو کارەکان بکاو بڵێ من لە جیاتی تۆ هەموو شتێک جێبەجێەکەم دەیت وجودیم ئینسانە یەکسانە بێ بە سفر لەم کاتانەیە بۆیە کۆچی بە کۆمەڵی گەنجان لە هەرێمی کوردستانەوە دەستی پێکردووە ئەتوانین بڵێ لە نەوەتەکانەوە ڕاستێکەی ئەوەیە کە گەنجان لە کاتێکا کۆچیان کرد کە جۆرێک لە جەنگی ناوخۆ هەبوو و نەبوونی ئیستقرار و هێمنی و ئارامی لە هەرێمی کوردستان جگە لەوەش لە 1975 ئەمە داتاکانی جیهان وامان پێڵێن کە بۆ گەڕانە بە شوێن ئابووریە ئابوووریەکی تۆزێ باش بەتایبەت لەم سەردەمەی ئێستایا کە سوۆسیال میدیا هەیە هۆیەکانی ڕاگەیاندن زۆر پێشکەوتووە بەراوردکاریەکەیە لە نێوان گەنجانی بۆ نمونە کوردستان لەگەڵ گەنجانی ئەوروپا کەوا ژیانی ئەم گەنجانە لێرە لە ئاستێکی زۆر بەرزایە کوالێتێکی زۆر پێشکەوتوی هەیە پاجگە لەوەشکە ئەبینێ خەڵکیەکە تەرجی ئەبێ کە ئەگەڕێتەوە سیارێکی جوانی پێیە موبایلێکی جوانی پێیە و هەروەها ژیانی هەدایە ئەبە دیاری ئەباتەوە بە شێوازێکی تر دەرەکەوێت کە ئەمە هەستی پێکرێت لێرە ئێمە خەڵکێکەیە لە کوردستان من زۆر دەمێکە نەبینیەوە بەس لێرە سێرەکەم جۆرێک لە تەتەور و پێشکەوتنی بۆ دروست بووە لە ڕووی ئایدۆلۆجیەوە لە ڕووی چۆنێتی ئەتەکێتی ژیانی خۆیەوە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی چۆنێتی کاری بیزنسەوە لە ڕووی کوالەتی ژیانەوەی خۆی و ماڵ و مناڵ بە هەر شێوێ لە شێوەکان بێ ئەمە گەنجێک دێ بەراوردکاریەکە لەگەڵ ئەم حاڵەتەیە بۆیە هۆکارەکان زۆرن یەکێ لە هۆکارەکان ئابووریە کە ئەو بەراوردکاریەکە کە ئابووری هۆکارێکی زۆر گرنگە ئینسان کە کۆچی بۆ بکات ژیانێکی شکۆمەندانە بژی ناکرێت تەسلیم بە ئیرادەی خەڵکێکی تر بێ بە دەسەڵاتێ بێ کە نەتوانێ بەلای کەمەوە ئاسانترین یا بەسیترین سادەترین شێوازی ژیان و پێویستەکانی ژیانی بۆ دابین کە ئەوش بپلیشێندێتەوە بفلیقێندێتەوە ناکرێ ئەمە هەر دابنیشێ بە ناچاری ڕێی هەندەران ئەگرێتە بەر ئەم ڕێژکە ئەگرێتە بەر چونکە لەوێ مردنێکی لەسەرخۆ ئەمرێ بەڵام کاتێکە دێ بەرەو هەندەران ئەڵێ ئەزانێ بەحری ئیجەی لە پێشە ئەزانێ کە کۆچێکی نایاساییە ئەیکا احتیمالی تیاچوونی هەیە و خەڵکێکی زۆرش تیاچۆ لەو ڕێگەیە بەس ئەڵێ ڕەنگە ئەوەم باشتر بێ بەلای کەمەوەڵێ لێرە من هەرمرم بەلای کەمەوە احتیمال زۆرە کە من دەرچم لە بەحری ئیجە و بتوانم بگەمە شوێنێکە هەست بەهێمنی و بە ئارامی بکەم جگەلەوە جەنگی ناوخۆ هۆکارێکی زۆر گرنگ بووە کە خەڵکێکەیە ڕەفزێکە ینی قریشکەیەکەکە هاوارێکەکە ئەڵێ من ئەم وەس ئەم بەدڵ نییە ئەم براکوژێم بەدڵ نییە ئەم جەنگەم بەدڵ نییە بۆیە چار ناچارە بۆی کە ملی ڕێگرێتە بەرەو هەندەران ئەڕوا و جگەلەوە بابەتی هەستکردن بە هێمنایەتی تاک هێمنایەتی کۆمەڵگا جگە ئاسایشی دەولی یا ئاسایشی نێونەتەوەی خودی
ناو نیشتمانەکە خۆی کە گرفت و کێشەیەکی زۆر و ململانێکی سەخت بەس من وازانم ئەگەر هەموو هۆکارەکان کۆکەینەوە لە یەک شتا خۆی بینێتەوە نەبوونی متمانە کە دروست بۆ ڕۆژ لە دوای ڕۆژ کە کۆشکی متمانە دارما ئینسان چاری ناچارە بێ بۆی کە وڵاتەکەی خۆی بەجێ بێڵێ ڕووبکاتە هەندەران متمانە ببوورە ڕاتگرم جناب باسی متمانەکەی طبعا جناب ئەندامی مەکتەبی سیاسی پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستانداوە حیزب لە هەرشۆنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ ڕۆڵی گرنگە بینێ لە ئاراستەکردنی کۆمەڵگا و حکوومەتەکانیش دوای گەڕێم وڵات ئەم پرسیارە لێک باش کاک بابەکر جنابی کاک دکتۆر کۆمەڵێک هۆکار و ئەسبابی باس کرد پێم خۆشە جنابت باس لە ئایندەی ئەم کۆچە بکەیت با حکومی کە ساڵانێک ئەزمونت هەیە لێرە ئایا کاک دکتۆر دەڵێ بۆ کۆچ نەکە باشە گەر گەنجێکە کۆچەکە ئایا دەگا بۆ خەونی کە لە وڵاتانی ئەوروپا بەدەستی بێنێ و خوێندنەوەی جەنابەت بۆ ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم قۆناغەدا بە تایبەتی لە ساڵی 2025 زۆربەی خوێندنەوەکان وان کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە خۆناغێکی زۆر سەختا تێپەڕێ پێ دوایە کۆچی کوردان زیاترە بێ زۆر سپاس کاک نەبەزگیان دەست خۆش بێ سپاس بۆ جەنابی مامۆستا سپاس بۆ برای خۆشەویستم کاک سەید محەممەد بەرزنجی کۆمەڵەی ڕۆشنبیرانی کورد و من وەکو خۆم وەکو بابەکە دڕێی قساکەم وەکو ئەندامی بۆردی ڕەوەندی کوردی هەندەرانیش حەزەکەم قسەکانم وەربگیرێ ڕاستیەکەی پرسیارەکە جەنابەت پرسیارێکی زۆر یعنی ئەم ئاڵۆزە بەڵام پێش ئەوەی بێمە سەر پرسیارەکەی جەنابەت حەزەکەم هەندێک معلومات بخوێنمەوە یعنی ئەمەی کە ئەی خوێنمەوە بۆ ڕێزان بۆ ئامادەبوانی بەڕێز وەزعی عێراق بازەکەم کە کوردستان بەشێکە لە عێراق ینی بۆ خەڵک مامۆستا زۆر جوان قسەی کرد تەفاسیل باسی کرد بەڵام من ئەمانە ئەڵێم بۆ ئەوەی بزانین بۆ خەڵک هاتووە بۆ وڵاتە 13 ملیۆن کەس لە عێراقا نەخوێندەوارە 5 بلیۆن کەس هەتیوە بێکاری 16 لە سەدە لە عێراقا لە گەنجانە لە 136 8 ملیۆن بێوەژن هەیە لە عێراقا ئێستا 8 ملیۆن بێوەژن لە 130 خەڵکی عێراق زەختی خوێنی هەیە لە 114 خەڵکی عێراق شەکرەی هەیە لە 138 خەڵک جگەرەخۆرن لە 109 ئەم جگەرەخۆرانە لە بینی 13 بۆ 15 ساڵن لە 170 گەنجانی عێراق مەوادی مخدر ئەخۆن بەکارهێنن 170 گەنجانی عێراق 160,000 ئینسان لە سجنان لەسەر مەوادی مخدر لە عێراق ئێستا 4 ملیۆن پەنابەری عێراق لە دەرەوەی وڵات ئەژی ئێستا لە 127 خەڵکی عێراق کرێچین داهاتی سەرانەی خەڵکی عێراق 6,000 دۆلارە ساڵانە هی کوێت 84,000 دۆلارە 4 ملیۆن مۆزەف لە عێراق هەیە 4 ملیۆن ئەمە وەزعی ئەوەی کە عەرەب پێڵێ وەزعی معتی وەزعی دراوی وڵاتی ئێمەیە کە وەزعێکی ئەجگار ناخۆشە بێگومان کوردستانەکە ئێمەش بەشێکە لەوە پرسیارەکە جەنابەت کە بۆچی خەڵک دێت بێگومان نوویستم لە بیدایەتەوە وا قسە بکەم قسەکانم بۆ دەست پێ بکەم کە بەشەر بە قسەی ئەرستۆ ئامانجی بەشەر ئامانجی بوونەوەرەکانی تریش نەکرد بەشەر گەڕانە بە دوای شادیە بە دوای خۆشیە هەموو ئەو ئاینەکان سیاسەتەکان فەیلسوفەکان فکرەکان بۆ ئەو بکە بەشەر بگەێنێ بە شادی و خۆشی بولبولێک کە لە ناو دارستانەکە هەر خۆی وا دروست بووە خەوا دروستی کردو کە بۆ خۆی ئەخوێنێ ینی شادیەکە دەنا خۆیەتی بەڵام بەشەر پێویستی بۆیە کە بگەڕێ بووی ئەوەی کە خەڵک شوێنی خۆ بۆ جێدێڵێ بەڕێی من گەڕانە بە دوای شادی و خۆشیە ئەو شوێنی خۆی پێخۆش نییە ئەگەڕێ بە شوێنێک تر بگەڕێ لەوێ ژیانێکی خۆشتر ینی بە دوو کەلیمە ئەگەڕێ بۆ ژیانێکی خۆشتر بەڵێ مامۆستا باسی کرد پێم وایە فەرقێکی هەیە بەڵێ ینی ئەوە مۆزێکی ئاڵۆزدا مۆز ئەو پرسیارە ڕەنگە مەسەلەن لە ڕووی مادیۆ خۆشە بەڵام لە ڕووی بۆ خودی من لە ڕووی معنەویەوە خۆش نییە بەڵام بێگومان ئیستیقرار و چەسپاوی ژیان مەسەلەیەکی ئێجگا گرنگ بوو بۆ هەموو ئینسانێک ینی ئەمە بەشەکەی تری بۆ خەڵک بەجێ دێڵێ وڵاتی خۆی من ئەو ئیزافێ بکەم قسەکانی جەنابی مامۆستا قەدرمان هەیە و ئیحساس بە قەدرمان هەیە
مثلا کەسێک زانکۆی تەواو کردو لە کوردستانە بێکارە کار نییە بیکار زانکۆی تۆ بۆیە کۆمەلگا ئەم ئینسانە ئایلەکەی مەسەفی تیا کردو بۆی کە ئیش دەستکەوێ ئین تۆ ئەم کەسە بەرهەم هاتوو بۆ بازاڕی کار بەڵام لە بازاڕی کارە ئیشی نییە ئەمە غەدرێکە لەو کەسەیەکن کە تاوانی حکوومەتە باشە غەدری کتر هەیە ئەوەی کە من باسیکەم ئیحساس بە غەدر کە کابرایەک سەرمایەدارە هەستەکە غەدری لێکرێ بۆ نمونە کابرایەک لە سێمانی مەعرەزی سارەی هەیە 20 ساڵ 30 ساڵە خەریکی مەعرەزی سارەکەیەتی و سەرمایەدار و سەرمایەکی پێکەوەناوە باشە و وەزعی باشە لەنکاو مەسئولێکی حیزبیە چێ 1000 سارە لە ئێرانەوە دێنێ بە قاچاغی سارەکانی خۆی ئەفرۆشێت بە لەو هەرزانتر ئەو ئیفلاسەکە ئەم کابراایکی فەقیر نییە کەسەکە خۆی بەڵام هەستەکە غەدری لێکرد ناقانونیە یعنی جملەکەم تەواوکەم ناقانونی هەیە یعنی یاسا سەوەری نییە ئەگە یاسا سەوەری هەبێت تۆ چۆن هێڵی کەسێک کە لە بازاڕە 40 ساڵە ئیشی کردو توانیت سەرمایەک پێکەوە بنێ تۆ ئێستا دەیت بەسەر ئەوە بازە دەی بازاڕەکە پڕەکەی لە مەوادێک کە ئەو کە حەقنی بیهێنی گەنجێک مەسەلەن ئەم ساڵە بێت تا حیمایە مەسئولێک هەلە مەسەلەن زۆر باشە باوکی ئەم گەنجە 40 ساڵە مامۆستایە هیچی وەرنەگرتووە مەسەلەن ئەرزێک شتێک بەڵام گەنجەکە لە ڕۆژی سێم و چوارەمی حیمایەکە کەم حیمای مەسئولێکی گەورەیە ئەرزێکی $100,000 وەرەگرێ ئەمە گەنجی وڵاتی ئێمە خەڵکی وڵاتی ئێمە والێکە بڕوە چونکە تۆ هەست بە غەدرەکەی ینی ژیان بەڕێی من بەو شێوە قورس نە لە کوردستانە بەڵام هەستکردن بە غەدر هەستکردن بە ناقانونی ئەوەندە قورسە ئەوەندە قوڵە کە بڕێ من ینی خەڵک بارەکاری چونکە هەستەکە کەرامەتی بریندارە بێ هەستەکە کە بێکەرامەتیە پێکراوە دوێنێ پێرێ کاک عەلی حەمەد ساڵە بەرنامەیەکی هەبوو من بینیم لە تەلەڤیزۆن ئەڵێ لە هەولێر ئەرزێک دراوە بە کەسێک بای $700 ملیۆن تاپۆ کراوە لەسەری باشە کاکە یا بینین ئێمە مەسەلەن فلان ژن ڕێزم هەیە بۆ ژنان فلان ئافرەت مەسەلەن لە ماوەی ساڵێکە بۆتە ملیۆنەر بەهۆی ئەوە نازانم چی کردووە یعنی جۆرێک لە مۆراڵی سەرمایەداری لە وڵاتی ئێمە حاکمە کە لەگەڵ مۆراڵی سەرمایەداری کاپیتالیستی غەرب و خۆراوە ناگونجێ لە وڵاتانە خەڵک ئیشنەکە ناتوانێت پێش بکەوێ دەوڵاتەکەی تو بە حکمی دەسەڵاتی سیاسی خەڵک غەدری لێکرێ خەڵک پێشەل ئەکرێ خەڵک مافەکانی ئەخورێ یعنی مۆزوعەکە ئەوەی لای من زۆر گرنگە ئەوەیە نەبوونی یاسا سەروەر نەبوونی یاسا یەکسان نەبوونی یاسا لەبەردەم محکەمە لەبەردەم قانون لەبەردەم ئەزانی سێ جۆر تەوزیعکردن هەیە تەوزیعکردنی شت بە فارسێکی زۆر جوان دێ بەنگە بە فارسی بڵێم فارسی کوردی زۆر لێکەوە نزیکە دەیکەمە کوردیش طبعا لە تەوزیعی معرفەت تەوزیعی قدرەت تەوزیعی سەروەت تەوزیعی سەروەت لە وڵاتی ئێمە ناعادلانەیە تەوزیعی سەروەت داباشکردنی سامان تەوزیعی قدرەت کە هەر نییە ینی زۆر ئەوش نەعادلانەیە ئاگامان لێکە نەعادلانەیە یعنی تەوزیعی قدرەت بۆ نمونە کەسێک زۆر شایستەیە مەسئول بێ لە شوێنەکە بەڵام لەبەرەوەی لە تەکەتوری فلان نییە لە حیزبی فلان نییە ناچێتە سڵتەوە یعنی دەسەڵاتی سیاسی بە پێی ئەوەی کەلیمە ئینگلیزیەکە لە مێریت بە پێی شایستگی نییە بە پێی ئەوەیە تۆ لە تەکەتوری چێی لە حیزبی چێی عکسی ئەم وڵاتانەوە عکسی وڵاتانی ئەوروپاوەکە ئەمەی ئێمە سیستمی فیۆدالیە لە سیستمی فیۆدالیە کوڕی کابرا چونکە لە خوێنی فلان کەسە دێتە شوێنی باوکی لا نایقیش بێ بەڵام لە ئەوروپاوانیە لە وڵاتانی غەربیاوانیە بە پێی شایستگی و ماندووبوون پێکەوە شایستگی و ماندووبوون بە هەردووچی پێکەوە تۆ ناتوانانی بچیتە پلەیەکەوە کە ماندوو نەبووبی لە وڵاتانە ماندووبوون و شایستگی هەردووچی لە وڵاتی ئێمە کابرا باوکی مردووە پیاوێکی گەورە باوکی بەڵام خۆی چی نەکردووە نە سەقافەتێکی هەیە نە شایستگی بەڵام دەڵێ کاکە حیزب دام بەزرێنم کاکە نابێشتی وایانی لەبەر ئەمە هەمووی لەناو کۆمەڵگادا نامێن نمونە بێن وەڕەنگە نمونەکانم برادران و بەڕێزان لێر نمونەکانم واضحە بە دڵنیاییەوە ئەزای من پێم وایە ینی لە کوردستان نەعەدالەتی هەیە بەڵام نەعەدالەتیەکە بەشێکێتی بەڵام ئیحساس بە نەعەدالەتی وای کردو خەڵک بڕوە ئیحساسی پێەکەی وەکو عەرزم کردنی مەسەلەن ینی نامێن نمونە لە مەجلیسە خەڵکی تایە بۆ نمونە پێشمەرگە بۆ ماندوو بووە زۆر بەسن ساڵەهای ساڵ معاشەکان ببڕیۆتەوە 500,000 600,000 ملیۆنێک بۆ تەقاعودی خۆیەتی و حەقی خۆیەتی باشە کابرایەک چەکداری دەوڵەت بووە دوو لە ڕووی مەجلیسەکە جاش بوو ئەوش بە هەماشە وەرێگرێ
يعني خۆ من ناڵم ئەو کەسا وەرنەگرێت چونکە ئەویش محاوڵاتی وەکو ئەو وڵاتە بێ سۆشیالی هەبێ بەڵام بەناوی پێشمەرگاتی وەری مەگرە بەناوی تێکۆشەر وەری مەگرە تۆ کە دەسەڵاتداری سیاسیت کەسێکی تێکۆشەر و ماندوو قارەمان فلان هەرحاڵ ماندوو بووە معاشێک داوەتێ دەستە خۆش بێ بەڵام کەسێک کە ماندوو نەبوو لە سەنگەری بەرامبەر بووە لە سەنگەری بەرامبەر بووە تۆ ئەویش وەکو من حسابەکەی ئەمە ئێحساسی من عادالەتیەکەم من وڵاتەکە بەجێ هێڵم چونکە تۆ من لەم ساڵانەی پێشووە من بەڕێوەبەری گشتی ڕۆژمی سێماری بووم جناب دەزانی بەڕێزان وەزان من دوای لە ساڵی 81 تەنزیمی بووم بەرحال تا باز نەکەم ڕۆشن بەڕێوەبەری گشتی ڕۆژمی سێمانی پۆستێکی گەورە بوو بەڕاستی پۆستێکی گەورە بوو یانی من فەخری بێەوەکەم خزۆن 6 ساڵ خزمەتم تیا کردووە بەڵام بیستم لەنکایەک 360 کەس بە یەک قرار بوونە بەڕێوەبەری گشتی تەقاوت کراون 360 کەس بە یەک قرار وەک مدیر عام تەقاوت کراون چۆن تۆ دڵت بەم وڵاتە خۆش دەبێت چۆن ینی منێک کە دوای 40 ساڵ توانیم ببمە بەڕێوەبەری گشتی کەس 360 کەس دانێ بە بەڕێوەبەری گشتی بە یەک ئیمزای ڕووی تەقاوت بێ چۆنە بێ ئەمە تاک دروستی ناکە لە کۆمەلگایە ئەمە حیزبی سیاسی دروستیەکە ئەم گەندەڵیانی جەنابەت باسیەکە حیزبی سیاسی دروستیەکە لە ناو کۆمەلگادا ئەگەڕێمە لای جەنابەت کاک دکتۆر جەنابی کاک بابەکر باسی لەوە کرد هۆکار و هۆکارەکان چین بۆی کە خەڵک کۆچەکە هەندێک ئینسان بە دوای شادی ئاگەڕێ بۆی کە کۆچی بۆ بکە پێشتر پێم وتیت کە پارتی سیاسی ینی ئەحزابی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کۆمەلگا ئەجوڵێنێ ینی پێشڕەویانەکە من نەزانم جەنابەت ئەندامی مەکتەبی سیاسی پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستانە ئێوە تا چەند ڕۆڵتان بینیوە لە ڕابردوو بۆی کە خەڵک کۆچ نەکە خەڵک هۆشیار کەنەوانێ و ببنە بربەستێکیش لە بەردەمی ئەو نیگەرانیانەی کە خەڵک بۆی دروست بووە بۆی کە کۆچی بۆ نەکە یەک تێبینیەک بە جەنابەت بم ئەگەر من و جەنابەت ئێستا بڕۆین بۆ دۆڤەر بۆ نمونە بە نمونە بێنەوە لەوێ گەشت سەیر بکەین گەنجێک نابینی بە تەنیا دێت کاک دکتۆر باپیرێکە بینێت پیاوێکە بینی لە تەمەنی 50 بۆ 60 ساڵە بینی ئەمە باپیرە گەنجێکە بینی تقریبا لە تەمەنی 30 بۆ 40 ساڵەمە باوکە مناڵیشە بینی واتە سێنەوە ئەڕوات لە وڵاتەکەی تۆیا کە جەنابەت ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێکی لەوێ جەنابیشت بەشێک و پشکێکت بەرەکەوێت لەوە بەڵام بە ئەندازەی قودرەتی خۆتان بەڵام تا چەند توانیتانە پرسیارەکەم بۆ جەنابەت ئەوە بوو هەر ئەوەی کە پێش دەڵم کە ئێوە توانن کۆمەلگا ئاراستەکەن بۆ ئەوەیە کە ئێوە تا چەند لە ڕابردوو توانیتانە لە ڕێگەی پرۆژەوە لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێگەی فشارەکانەوە فشارە حیزبیەکان تا چەند توانیتانە بربەست بن لە بەردەمەوەی کە خەڵک کۆچ نەکە ئەم سەرمایە معنەویە ئەم سەرمایە معنەوی کە ئێستا لە وڵاتانە کارەکەن ئەم گەنجە جوانانی کە یان بینی ئێستا لە وڵاتانی ئەوروپا بڵاو بوونەتەوە هەمویان کار دەکەن ئەمانە سەرمایەشی معنەوین سەرمایە نیشتیمانین یعنی چۆن بتوانن ڕێگرن لە هاتن و ببنە بربەستێکیش لە بەردەمی ئەو نیگەرانیانی کە دروستە بێ لە کۆمەڵگایە بەڵێ دەستی خۆش وڵا طبعا پرسیارێکی زۆر بەجێ ئێمە ژۆک و حیزبێ پشکی خۆمانمان بەرەکەوێ بەس ئێمە کە باسمان کرد هۆکارەکانی کۆچ یەکەم ئابووریە دووهەمیان توانین بڵێن ئەمنیە ئاساییشە و هەروەها هۆکاری تری سیاسی هەیە ئەنجا هۆکارەکانی ترش دێ هیوا هەیە بۆ نمونە کێشەی کۆمەڵایەتی هەیە کە وڵاتەکەی بەجێهێشتووە بۆ مەوایەک بۆ شوێنێک گەڕێ کە تیا بحەوێتەوە دوور لە چاوی بەرامبەرەکانی ڕاستیەکەی ئەوەیە کە خەڵک لە کوردستان کۆچەکە لەبەرەوەی کاری دەستناکەوێ من وەکو حیزبەکەی من نەڵێم من تەوەجوویەکی مەحزی یا ڕووتی حیزبایەتیم نییە بۆ دیدەوە ناڕوانم بۆ بەس جەنابە پرسیارەکە ئاوا بوو هیچم بەدەست نییە کە من بتوانم خەڵکی دابمەزێنم یا هەلی کاریان بۆ بدۆزمەوە لە کاتێکە هەمووان ئەزانین لە کوردستانێکە کە یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەیە گەگەر ئینتیمای نەبێ نایڵن لە جێکەی خۆیان بێت چه جای جاوەرە بۆ ڕاگری کۆلێژ یەک جاوەرە بۆ بەڕێوەبەری قوتابخانە یەک جاوەرە بۆ ئاستەکانی تر هەندێک پۆستی سیادی نەبێت کە بە ناچاری دابەشێکن بەسەر حزابەکانە ئەوانەی تر هەموو بۆ قۆڕخکاری هەیە بۆ دەسەڵات ئەحزاب ناتوانێت هیچ گۆڕانکاریەک بکە ئەگەر لە دەسەڵاتانە بێ ئەوش بە چەسپانی دادگەری بەس من ئەمەوێ دوورتر لەوە بۆی بڕۆین کە ئێمە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە بە ئەحزاب و بە کۆمەڵگە و بە هاوڵاتی و بە هەمووان کۆمەڵی پرەنسیپ و مەبادی هەیە یا بەشدارین ئێمە بەرمەجە کراوین لە کۆنەوە لەسەر ئەو حاڵەتی کە لێستایین
بۆ نمونە دیموکراسیت کە هێنراوە بۆ وڵاتی ئێمە ڕەنگە مؤهل نەبین بۆ حاڵەت دیموکراسیە عێراق کەی مؤهلە بۆ ئەوەی کە دیموکراسیت تیا بەرجەستە بکرێت زۆری ماوە بگاتەوە قۆناغە ئیش و کاری زۆری ئەوێ وەعی ئەوێ بوژانەوەی ئەوێ ڕەخساندنی هەلیکاری ئەوێ ئێستا کە ڕێژەی بێکاری زۆر ئەزان بۆ چونکە کار لە مقابلی ئینتیمایە وەرە کارێ بۆ دۆزمەوە بەزە بێ ئینتیما بۆ من بێ ئێمە ئەوەی کە من ئاگادارم لەم دوایە لە هێزە ئەمنیەکانە دەیان هەزار کەس دامەزرێنراون لە چەند مانگی ڕابردووە لە 5-6 مانگی ڕابردوو لەو کاتۆ لەگەڵ عێراقا وتوێژیان هەیە هەیەە ئەمانەیەکی 50 ڕقیان لێ وەرگیراوە لە مقابلی ئەوە کە دامەزراوە ئەنجا بێ ئینتیمای هەبێ بۆ حیزبە جا لە هەل لایەک بێ بۆیە ئێمە وەکو حیزبەکانی ئێمە بۆ نمونە کۆمەڵی دادگەریە یەکگرتووە بۆ نمونە گۆڕانە یا خوێندنەوەی نوێ یا هەڵوێستەکە ئێستا هەیە یا ئەو ئەحزابانەی ترکە ئێستا ڕەنگە هەمویانم لە یاد نەبێ دەسەڵاتێکی ئۆتۆیان نییە جگە لە تەوعیە جگە لە ڕاگەیاندن جگە لە کۆڕ جگە لە سیمینار جگە لە قسەشتی عملی ئۆتۆمان پێ نییە کە ئێمە بتوانین قەنەعەت بە گەنجێ بکەین بڵێن گەنجە جوانەکە و خاک و وڵاتی خۆت بەجێ مێڵە مەڕۆ ڕوومەکە هەندەران ڕێگەی هاتوونەهات ئێمە ئیشێکی شەرەفمەندانەی شکۆمەندانە بۆ دۆزینەوە بەبێ ئەوە کە بتوانین ئینتیماکەی تۆش بکرین باسێکی متمانەمان کرد مامۆسا نەبەس متمانە طبعاً ئەگەڕێتەوە بۆەوە پەیوەستن زۆر لەگەڵ یەکە متمانە ئەمڕۆ چەمکێکی زۆر گرنگە متمانە بە خودت متمانە بە خێزان متمانە بە کۆمەڵگە متمانە بە دەسەڵات مامۆسا بەکر دڕایی مامۆسا بابەکر کۆمەڵێک سەرنجی زۆر جوانی خستە ڕوو هەندێک داتای ترسناکی ئەعلان کرد لەویا کە ئەمە وەزعی عێراق و پشتی بەر هەرێمی کوردستان ئەکەوێ ڕەنگە هەندێک خاترانەشی تیابێ کە ڕێژەی تر بۆ نمونە لە فەساد لە گەندەڵی لە نادادی لە ئینحیرافات لە خزمێنە لە پۆست و پۆستکاری لە وەلاو ئینتیما بۆ دەرەوە لە تەدەخولی وڵاتان ئەزان کە لە هەرێمی دوو وڵات هەیە کە گرفتی زۆر گەورەی بۆ دروست بووە لە ڕووی مخابراتیەوە قۆبڕۆس لەگەڵ هەرێمی کوردستان کە هەمووان توانیوانە بێن تەراتێنی تیا بکەن مخابراتی وڵاتان بۆیە ئێمە وەزعەکەمان زۆر ئاساییە پێویستیمان بە وەعیەک هەیە کە ئێمە بگەڕێن و مراجعەی خودی خۆمان بکەین من بە یەک دەستەواژە بە جەنابت بڵێم ئەم حیزبانی کە لە دەسەڵاتانین دەسەڵاتیان زۆر سنووردارە مەگەر لە مینبەری مزگەوتێکەوە یا لە مێربەدێکەوە یا لە سەکۆیەکی ڕۆشنبیریەوە یا لە میانی کۆڕێکە بتوانین هانی ئەو خەڵکە بین جاری وایە ڕەنگە من نتوانم ڕێگە لە کوڕەکەی خۆم بگرم 5 مناڵی هەیە 5 مناڵی هەیە 5 کوڕی هەیە هیچی دانەمەزراوە خەڵکێکی 5-6 کچی هەیە هیچی شووی نەکردووە 750,000 کەس وڵاتی بەجێهێشتووە ئەمە لێکەوتەی هەیە ئەمە دەرەنجامی زۆر ترسناکی هەیە بەلای کەمەوە ئەم گەنجەکە کۆچەکە یەتە هەندەران ئیتقانی عەمەلەکە بەلای کەمەوە کە دێتێ من هانی گەنجەکان نایم هانی عەقڵ و وزەوتوانەکان نایم بۆی بێنە دەرەوە زۆرش نیگەرانم بەس حاڵەتێکی نەخوازراوە مەدخەلەکەی تەسک نەکراوە تۆ تا دەرچەکەی فراوان کرێ مەدخەلی دەرچوون لە کوردستانە بێت تەسکرێتەوە بۆی دەرچەی هاتنەوە بەرفراوان بکرێ و زیاد بکرێ لە 2015 خەڵک پێش 2015 2013 و 14 ئەوانە بەدواوە خەڵک وردە ڕووی کردەوە هەرێمی کوردستان کە وتیان حاڵی ئابووری باشە و احتیمالێت دامەزراندن و ئەم جۆرەشتانە زۆر بوو لەو سەردەمەیە هەتا هەندێ وەزە هاتە پێشەوە ئۆژنەما خەڵکێک کاتەوێ بەڵام بە ناچاری دوایی گەڕایەوە خۆ ئێمە ئەزانین کێشە هەیە گرفت هەیە لە وڵات هەیە کە جالی کوردی هاتوۆتە ئێرە کێشەی کۆمەڵایەتی هەیە کێشەی پەروەردەکردنی مناڵ هەیە کێشەی توانەوە هەیە کێشەی ئەو عەتف و سۆزە هەیە کە بۆ نیشتیمان هاتە چونکە کوردستان بەشێکە لە جەرگی هەر کەسێک کە هاتوۆتە ئەم وڵاتەوە ناتوانێت بە ئاسانی دەسیریال بگرێ ئەم جۆرە دیدارانە ئەم جۆرە بنکانە ئەم جۆرە ڕێکخراوانە کە بەشێکی زۆر گرنگکە بۆ پاراستنی کولتوری کوردی کە ئێمە پەیوەستیەکی کۆمەڵایەتی زۆر بەهێزمان هەیە جیا لە نەتەوەکانی تر کە توانراوە لەخوا بەزیابێت کە پارێزگاری دەبکرێت گەنج کە هاتوۆتە دەرەوە بۆ ئەم وڵاتە کە بە ناچاری هاتووە ئەزانی بۆتە قوربانی لە چەند لاوە ئەزانی گەنجێک هاتووە لەوێ هەتا هەمان هەتا ئەسە ژنیە نێناوە کە تەمەنی 30 ساڵە نەیتوانیوە شتێ پێکەوە بنێ پارەکەی نردۆتەوە بۆ دایک و باوک هاژارەکەی ئەزانی کە ئەڕواتەوە داوای هەدای لێکرێ و هەر چاوی لەسرە
ئەزانی کە هاتۆ بۆ ئێرە من خزمی خۆم هەیە کە تۆ 14 سعات مناڵەکەی بە باوەشیەوە بووە لە نێو دارستانە کەیەتە بەشی ئەوروپا و سربیا ئەوانە لەژێر بارانیشە چ مەرگە ساتێکە چ ناڕەحەتی و سەختیەکە کە ئەم خەڵکە هەمووی هاتوۆتە ئێرە من دڵمانە سووتێ بۆی ئەمە کاری حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەبێ ناوەندێک وەزارەتێک بەڵکو وەزارەتێک ئەبێ دامەزرێنێ تایبەت بەخۆی بۆ ئەوەی کە بتوانێ زەمینە سازی بکە بۆ یارمەتیدانی کۆچبەران و هەروەها گەڕانەوەیان من دڵنیام ئێستاگەر بگەڕێنەوە توانە ئیشوکاری زۆر باشیان هەیە گەنجانەی ئێمە کە شتی زۆر باش فێر بوون لێرە فێری ئەوە بوون ئەگەر کار نەکەن ناژین دوو جۆرمان هەیە لە کوردستان تەبعەن دوو جۆر گەنج هەیە هەمان ئەو گەنجەی کە کۆچی نەکردووە هەمان معانات و دەردیسەری ئەم گەنجەی هەیە کە کۆچی کردووە ئەم هەستی بە جۆرێک لە ئیهانە کردووە هەستی بە جۆرێک لە شکست کردووە کە چاری ناچارە بۆی وڵات بەجێ بێڵێ ئەوش بەڵام تۆزیە ڕەنگە کەمێک دانی بە خۆیان گرتبێ ئەگینا معقول نییە لە کوردستان هەتا ئێستا پێشمەرگەی 500,000 دیناری هەیە بە 500,000 دینار کرێخانوە درێ بە 500,000 دینار ژیانێکی شکۆمەندانە بۆ کەسێک دابینە بێ وەرە سێری کە بۆی کە موچەی نییە ئەندازیاری میعماریە و دانە مەزراوە ئافرەتێکە خەڵکی خوڕماڵە تەلەڤیزیۆن پیشانەیە ئافرەتێکە هەندەسەی تەواو کردووە مهندیسەیە ئەڕوا بۆ پێنجێن بەدە بۆ 15,000 تەماتەچنی و بامێچنی بکە ئەمە پێویست بە یا مهندیسە شوانە یا خود دکتۆری سەیدەلانی و تعین نەبووە یا دکتۆری ئەوەیە ڕێژێکی زۆرمان هەیە لە ناومێدی بە جۆرێکە باڵی کێشاوە بەسەر هەموو لایەکە ئێمە ئەحزاب هەموو پشکەکەمان بەرەکەوێت چونکە لە حکوومەتا بووی نەمانتوانیوە ڕەنگە نەمانتوانی بێ وەک پێویست لەبەروی دەسەڵاتمان نەبوو و کاریگەریەمان هەبێ بۆ ڕێگری لە کۆچی گەنجان و توانەکە هیچ پرۆژەیەک هەیە لە ڕابردوو هیچ پرۆژەیەک پێشکەش کراوە بۆی کە ئەوانی کە کاک دکتۆر یاسین باسی کرد کە بکرێ بە پرۆژە بۆی کە خەڵک کۆچ نەکە جەنابەت بەشێکی لەوەی کە لە ناو بزوتنەوەی گۆڕانە بوویتە لە ڕابردوو مامۆستا باز لەوە دەکات کە دەڵێ ئێمە دەسەڵاتەکەمان هەیەنە ینی دیاری کراوە ئەوە نەمان نەبووە ینی ڕابردوو پرسیارێک لە جەنابەتەکەم بەڕای جەنابەت ئێستا هەرێمی کوردستان زمینەی ئۆپۆزیسیۆن بوونی تیا ڕەوایە بۆ ئەم قۆناغا یان دەبێت خێرا ئەم زەمەنە ڕاگوزەرێنین تێپەڕێنین هەرێمی کوردستان دەستورێک بۆ ئەوی کە پرۆژەی هەبێ دەستورێکی هەبێ بۆی کە ڕێکارەکان بڕێوەبەرێ پاشان دوای بینەوە بۆ قۆناغی ئەم ئۆپۆزیسیۆن بوون و دەسەڵاتە چووکە ئەگەر هەروە بەردەوام بێ خەڵک هەر ناومێ دەبێ و بەشێک لە پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە تەواوی هێلکەکانە خەنە سەبەتەی دوو پارتی دەسەڵاتەوە خۆیان بێبەریەکەن سپاس وڵای مۆزوعی ئەوەی کە ئایا کاتی ئۆپۆزیسیۆنیان بڕێ منەوە پرسیارە وکۆ وایە کە بڵێ ئایا ئەم بەهارە باران ببارێ یان نەبارێ هەر دەبارێ ینی هەندێک وەزعی سیاسی لە وڵاتێکە هەیە بەدەستی من و تۆ نییە ینی من و جەناب دەڵێن کاکە وەختی ئۆپۆزیسیۆن بوو نییە بەڵام خەڵکە پێی وایە وەختێتی لەبەرەوە بەڕێی من یعنی ژیانی سیاسی وڵاتێک میکانیزمی ناو وڵاتەکە خۆی قەراری لێدا خەڵک چی بکە جناب داگەل لێ بەڕێزانەکان لێ لە کوردستان یاسا کۆمەڵێک حیزبی سیاسی دەسەڵاتدارن کۆمەڵێک شێکە تقریبا ناڕازین ینی جا بە کۆمەڵی دادگەریەوە بە گۆڕانەوە بە ئەوەی کە باسکە حیزبەکان ینی بە بڕای من ینی مۆزوعێکنی ئێمە بڵین وا باشە بە قسە ئێمە بکرێ ینی هەرچی تحلیل بکەین ئەم تحلیلانە لە دەرەوە واقعەکەیە ژیانی سیاسی خەڵک لە کوردستانە بەڵێ بەشیش پێویستی بۆ هەیە ناڕازی بێ ئەو ناڕازی ئەبن ینی ئەم مۆزوعە وەکو عرضم کردی وەکو بڵێ ئایا ئەرز بخولێتەوە نەخولێتەوە ئەرز خولێتەوە بە دەوری خۆرا بە دەوری خۆ ئەمە واقعێکی سیاسی ئەوە بەڵام ئەو پرسیارەکەی بەشێک پێویستمان بە قۆناغێکی ڕاگوزەرنیە بۆی تێپەڕێنین بۆی کە هەموو مەشاکلانی کە لە هەرێمی کوردستانە هەیە تێپەڕێت بێگومان پێویستمان پێویستی بەڵام ئەوە ئەبێت دەسەڵاتی سیاسی ئەم شتانە حل و فەصل بکە بەڵێ دەسەڵاتی سیاسی عیبارەتە لە دوو حیزبی ئەساسی کێچیان پارتی دموکراتی کوردستانێکیانی چێترین نیشتمانی کوردستانە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمانەوە دەست ئەوانەوەیە یعنی ئەمە ناکرێ ئەوان ینی بڵێن دان ماڵین لە مەسئولیت و داش ناماڵێن ینی مۆزوعێکە من نابێت لە ئاستی خەیاڵا قسە بکەین ئەوان مەسئولن معناوە نیم پێم وایە ئەوان ینی کافرن یعنی ئەوان خراپن یا بڵێن زۆر باشن من ئەمەوە کەسێک تحلیل بکەم ینی مۆزوعەکە ئەوەیە کە خەڵک معارضی خۆیەکە و خەڵک سڵتەی خۆشەکە هەردووچی هەیە لە وڵاتەکە
ئەوەی کە منێک تۆ وەکو کاک نەبەست بازیانی پێ دوایە دنیاکە ئەنی کورد پێویستی بۆیە هەموو شتە ڕێکخات و ڕێکوپێک و جوان بێ و لێ معارەزە نەبێت جارێت تا حکومەتەکە خۆی چاکە ئەمە شتێکە لە دنیای هینا ئەکرێ دنیایەکی بڵێن خەیاڵیایە بوو بۆ قسەم قسەکەی وەکو تەحلیل باسیەکەم خەڵک قسە ئاکات ئەمە ئەو بەشی یەکەمی پرسیارەکەی تۆ ئایا هیچ کراوە بۆ ئەوە ئەزانی یەک خاڵک هەیە گرنگە کە من حەزەکەم عەرزی بەڕێزانی بکەمەویژەوەیە کە لە هەر وڵاتێکە نخبەی سیاسی یەکگرتوو نەبوو کێشەکان ناچێتە پێشەوە ئەوەی کە پێوتێ مەسەن ئێران کاتی خۆی جەناحات دوو جەناحی سیاسی بوو جەناحی بڵێن ئیمام خۆمەنی لەگەڵ جەناحەکانی تری ئەوەی کە پێوتێ جەناحی مصدق ئیسلاحی بەڵێ ئەم دوو جەناحان نزاعەکان ئێستا ئێران هەر لەرزۆکە ئێستاش تا ئێستا سیستەمەکەی لەرزۆکە نەیتوانی ئیستیقرار دروستکە کە بتوانێت وەکو بڵێن وڵاتانی کە پێشکەوێت دوێنێ پێش لە ماڵێک حاجی مەم ناقەشە زۆر ماکرێتەوە مۆزوعە لەسەر مۆزوع ئێران و ئەوە لەگەڵ برادرانی ترە لە کوردستانە تا ئەو کاتێک کە دوو حیزبی سیاسی ئەلف و با نزاع بکەن پێکەوە جەدەل بکەن پێکەوە تۆ ناتوانیت تەوقع بکەیت کە ئەم حکومەتە بەرنامەیەک دائەنێ بۆ گەنجی کورد کە نەڕۆن بە ئەوروپا بەرنامێکی ڕێکوپێک بەرنامە ڕەنگە دابڵێن بەرنامەیەکی بڵێن هاکەزایی تۆ چونکە بۆ چونکە لە عایلەیەکە داک و باوکەکە شەڕیان بێ پێکەوە ناتوانن مناڵەکان جوان تەربیەت بکەن ئەمە زۆر شتێکی بەدیهەیە بەڕێی من ینی هەر عایلەیەک شێواو بێ هەر لە ماڵێک شێواو بێ فریان ناکەون ینی بەڕێکوپێکی ئیداری ماڵەکە بکەن ئەمەش عینە شتی لێ هاتووە لە کوردستانە لە ساڵی 1994 کە فەقیریەکە هات خەڵکە بە ئەوروپا تا ئێستا لە گۆڤارێکی جدی کوردستانە لە ڕۆژنامەیەکی جدی کوردستانە یاخود دەستگایەکی جدی کوردستانە نەمادی مامۆستاش فەرمووی لەو بارەیەوە یعنی دەراسەیەکی دەقیق بڵێن ئەرکاکەم خەڵکە بۆ ئەڕوا یا مەسەلەن سەرۆکێک پرساوێکی ڕقەمیەکی وڵاتەکە بێتە پێشەوە بڵێ ئەرکاکە بگری بۆ خەڵکە ئەسەن ئێمە کاتی خۆی من بەڕێوەبەر بووم لە سێمانیا خۆمانە گریان ینی بەڕاستی و مۆزوعی ئیجە بوو جارێکان زۆر کارەسات بوو بۆ ئێمە وا بوو تر نازانم بە خەڵکیکە بۆ وانە بوو بەڕاستی ینی ئەمە ئەبێ وەکو وتم هەر عەلاقەی هەیە بەو جەدەلەی بینێم دوو حیزبەوە ئەم جەدەلە تا بەردەوام بێ ناتوانانی چاوەڕێی خزمەت و شتێکی جدی بکەی لە وڵاتەکە و ئەمە وای کردووەکە ئەوەی کە تۆڵی نەخێنەوەڵی هیچیان نەکردووە بەڵام ئێستا دوێنێ پێر خەبەرەکانەوەی کە بەریتانیا بەتەمام بچن بە کوردستان لەوێ بە حکومەت بڵێن کاکە شتتان بۆ ئەکەین کە خەڵک نێت ینی خەبەرەکە داگالێ خۆش حتمما بە حکومی ئەوگەی سەحافە ئەکەیت ینی هەر بۆ کوردستان ناچن بۆ وڵاتەکانی تر مەسەن بۆ ڤێتنام و بۆ تورکیا و بۆ چەند وڵاتێکی تر ئەچن ینی لەبەرەوە بەڵام ئەوە معناوان نییە کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵیدا بۆی کە بڵێن حەلێک دۆزێتەوە کە پێم وانەی بدۆزێتەوە چونکە من لە بەش یەکەمی قسەکانم باسم کرد مۆزوعەکە مۆزوعێکی قوڵە مۆزوعەکەەوە ئایا ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کە دوو حیزبی متەنازع دوو حیزبی ناکۆکتیایە وڵاتەکە بڕێوە ئەبەن ئایا ئەتوانن قانونگەرا بن ئەتوانن سەروەری یاسا جێبەجێ بکەن یان نە بەڕێی من ئەم برادرانیش لێرن کە محامین لێمە ئوستاستر و شارەزاتن کاک ڕەهەند و کاک فەریدون برادرانی تر يعني تا يعني قانون جرائي وعدالة زور ربطي بيكو هي يعني قانون وعدالة بريطانيا فخر بتشوكا فخر بقانون كيوكا بروتهم بي يعني كمان دواي كوتوم لبريطانيا تناشتك كبيان ويا جي فخر وشانازي بخوان قانونك ومحكمة كان يعني الله أمد جاي فخر معنا هيج يعني هيج مجالي تاني بمناقشة كبهيج شيء نايلن بشكترين يعني بمليم نايلن قندري تيابي بۆ چونکە مەسەن تۆ وەکو هاوڵاتیەکەیت داخلی بەریتانیابی لە مەتار ئەگەر پۆلیسێک ئاپاڵی پێ بنێ ئەتوانێت شکات کەت و بیکەیتە محکەمەوە یعنی قانون بە تەواوی جێبەجێ ئەکرێ ینی لە ڕسمیاتە باسەکەمێ لەبەرەوە تۆ لە وڵاتەکە تا قانون جێبەجێ نەکرێ عەدالەت نییە و تا عەدالەت نەبێ معنای خەڵک هەر بەجێ دێڵێ تۆ شوێنێک عەدالەت نییە باسم کردم لێ عەدالەت نقطەی گرنگە ینی بەشەر بەڕێی من مۆزوعەکە اقتصابی نییە موضوع كوري كم فير بوين اصلا منارش ازان عداله مهمه تو ضمن على هي كان جكلتك بالابتداء ما يدري مثلا صفر ترين بركات رزبه يعني عداله اشتكى لغريزه موضوع كوني فيريان كدبين لمكتب يا فيريان كدبين لشويه يعني تو يعني اما لبروا وكباسم يعني جنجك لجرك كان او خوي شيء كدو رشتا ولا زحمه تششو زانكو تو كدو هيك شيء هيك شيء باريني دراسه كيان كره مسؤوله بفراري اتشبو بلامبرجيني تشيبو دبي لوي رابيوري كاكا مقبول ناكري يعني ما ناكري لبروا بالرأي من أو كتبتوا الرقابة قلي لكوتشي خلق أبي عادل بي كعادل نبي ناتوين رجل خلق كي وخلق الراه
وبڕێی من مەرجی پێشمەرجی ئەوەی کە وڵاتێک بتوانێت هاوڵاتەکانی خۆی ڕەزامەند بکە ڕازی بکە بۆی کە کۆش نەکەن ئەوەیە کە وڵاتەکە بتوانێت عەدالەت و قانون بە تەواوی جێبەجێ بکە عەدالەت ئاستە ڕسمیەکەی من ناڵم عەدالەت مەسەلەن کابرایەک سەرمایەدارە کوڕەکەی باوکی دەوڵەمەند بۆ بەجێماوە مەسا سەرەتی بۆ بەجێماوە حەق خۆیەتی بەڵام تۆ عەدالەت ئاستە قانونیکە لەبەردەم مەحکەمەیە من و تۆ یەکسان نەبین وەکو پێشتر باسم کرد من 40 ساڵ دوای 30 ساڵ پۆستێکی حکومەتی مەگرتووە تۆ کابرایەکتر هیچی نەکردووە هەر لەگەڵ تۆیە لە حیزبەکەی تۆیە وەکو من حسابەکەی من قبولی ناکەم نابێ قبولیکەم کەم قبولکەم منە کابرایەکی عزت نفسم نییە يعني ئەوانەی کە زانی موضوع عزت نفسە موضوعی مهمە لە سیاسەتیشە چۆن قبولێکی کتێبێک هەیە بە ناونیشانی بنامەکانی توتالیتاریزم حتما جناب بیستوتە ئەوەی هەنا ئارێند ئەڵێ کاتی خۆی جوولەکانە کوشت لە ئەڵمانی نازی 1000 کەسیان ریزە کرد و یەک ئەسکەری نازی هیتلەری ئەیگوت بڕۆ ناو ئەو هینەوە ناو ئەو چاڵەوە ئەمردن یعنی عزت نفس نەماوە غیرەت نەماوە لەو کاتەیە ئارەند خۆی جوولەکەیە ڕەخناک لەڵێ جوولەکەکان غیرەتیان نەماوە تەحەدا بکەن کاکە پەلاماری کابرا عەسکەر بە بکوژە خۆ تۆ ئەمری چاڵەکەەوە ینی تەحەدا بکە لەبەرەوە ینی ئینسانەکانی وڵاتی ئێمە ئیتر ئەوەندەی کە بتوانێت ئیکاون بجێ هەڵێ هجرەش بۆ خۆی مامۆستایان بەشێکە لە تەحەدا جاریوە تۆ دەرەقەت نایە لە شوێنەکە پێغەمبەر ئیسلام جەناب دەزانی کە هجری کردو چونکە خزمەکانی و پیاوەخراپەکانی مەکە پەلاماریاندا یا ڕۆیشت بۆی کە خەڵکیش دێرە هەیە بۆ ئەوروپا خۆی کۆکاتەوە پارە پیاکە معریفە پیاکە بۆی کە تەحەدا بکە یالانی کە ژانی خۆی خۆشکە بۆ بڕێ من ئەم مۆزوعە سروشتیە لە هەر وڵاتێک نەتوانێت بنەماکانی عەدالەت جێبەجێکە بنەماکانی دیموکراسی کە بڕای من زۆر هین نییە ئەکرێ ینی قساکەیە خۆ لە کوردستان یاسا قساکرێ و 30 ساڵە قساکرێ بەڵام خۆ جوێ ناکرن جوێگرن ینی وەکو باسم کرد ئێستا تا ئێستا ئەم هەموو هاتوو هاوارەی دەیان منظەمەی کاکە دەیان منظەمەنە ئەمریکا خۆی نسحەتیانەکە جوێ ناگرن وڵاتانی گەورەی دنیا ئەڵەن کاکە مەسەلەن تۆ حکوومەتت هەیە فەرمو پێشمەکانی خۆ بیکە بە یەک جێیش نایکە ئەڵێ کاکە گەندەڵی مێڵ نایکە ئەڵێ لەگەڵ بەغدا ڕێبکەوە نایکە ئەڵێ نەوتەکە ئەفرۆشی ینی قیادەکانی خۆیان ئەڵێن غەدر هەیە و دزی هەیە گەندەڵی هەیە فلان هەیە ئەوانی خوان ئێڵێن تۆ نایڵێن ینی وكاك ملا بختار لم حفتي بيشو ديربو بار بيلار صدان كسيكي لما مسؤول جورا كان خوان كاكا هي اي وقتك خدي صوتك خوي هوارك اما غندلين بار شيخ جعفر وتي اما بمله تمام كدو كزني كدو شيخ جعفر خوي جيغري سروچي هرم كردستان كاك نشرو خوي الله اما غندلين مشاكل مانيه خوان باسكن لبرو برايي من يعني موضوع جديه بو كرد يعني وتاو كاتيكا ابي ازخت كاين ابي كومالغاي مدني يعني جناب اللي هاتو يخور ماندوكي برزان هاتون قصا كاين واوان صد مناقشه كاين يعني ابي هولدين لرجاي كومالغاي مدني ولا رجاي قفتقوا ام برزاني صوتي كردي نخبي زال نخبي عراقي نخبي كيف فاشله قبل ما مسباس ما كردو يعني بيرش خدمتي ابوين يعني نخبي جنوبيش نخبي ناوراستو باشور العراق نخبي كي بدا بتابتي اوان زور نخبي كيف فاشله نا تواني حكومتي باش العراق دوس كان كشاني او بلين اما بلين عراق خوش بوا چونکە غەدر لێ ماکەن بەڵام نخبەی کوردی خۆش نخبەیەکە نەیتوانێت لە فترەی 91 تا ئێستا ببێتە مای ئەوەی کە لێرە باسی نەکەین وەستا باسیەکەین. سپاس کاک دکتۆر من دو پرسیار لە جەنابەتەکەم دوای ئەسمەلای بەڕێزان لەوگەڵان پرسیاریانە بێ. بەڕای جەنابەت ئێمە هەر تەواو واز بێنین دەستبەردار بین لەمەی کە باسیەکەن کە دەسەڵات بۆ خۆی دەڵێ گەندەڵی بوونی هەیە و ئەم سەرمایە گەورەیەش لە نیشتیمانەوە بڕوا کێشەکەی من سەرمایەکەیە کە ئەم گەنجانە بینم لە ناویانە ئەم گەنجانە بینم کە لە دەرەوەن سمعاناتیشان هەیە لێرە چڕ و بەڕووی چییە بینەوە بربەستەکانی ئێرەش هێندە ئاسان نین تێپەڕین بەسەرم بربەستانی کە لە غەریبیە ڕوبەڕوویانە بێتوانێ لەوەی لانی کەم ئێمە گرفتێکی زۆر گەورەمان هەیە من نازانم لە ڕابردوو ڕەنگە جەنابی کاک بابەکر شارەزاتر بێ لێرە لۆبی کراوە بۆ مەوزوعیان نە یان پارتە سیاسیەکان لۆبیان بۆ مەوزوع کردویان نە کاک دکتۆر لە وڵاتانی ئەوروپا تاچی کورد کە دێنە دەرەوانێ یعنی من ئێستا لە وڵاتی عێراقیم من کوردم ئەڵم کوردم بەڵام دوجار ئەبێ ناشناڵێتەکەم بڵم عێراقیم کەسێکە بێ بڵێ ئێرانیم یانە بێ بڵێ تورکم یانە بڵێ سووریم بۆیە من نەمانتوانیوە یانیان پارتە سیاسیەکان لە ڕێگەی لۆبیەکانەوە لانی کەم ئەم کێشەیە بۆ کورد چارەسەرکەن زۆریش ئاسانە چونکە فەڵەستینیەکان ئەمەیان چارەسەر کردووە دەڵێن فەڵەستینین یعنی
ئەمە وەکو پێشنیارێک بۆ ئێوە ئەتوانن لانی کەم لە ڕێگەی هاوبەشیەکەوە لەگەڵ پارتە سیاسەکانی دیکە ئەم گرفتەی کورد چارەسەر بکەن کە بەڕاستی گرفتێکی زۆر گەورەیەویش نەبوونی شوناس ئێمە خاوەنی شوناس نین ئێستا من وەکو تاچێک لە کورد لە دەرەوە خاوەنی شوناسی خۆم نیم ینی من لە دەرەوە بێ ئیلا بڵێم عراقی مەجالێم تێیەکە ڕەنگە هەر نەزانێ کوردستان کوێیە زۆر کەس فەرموو دەست خۆش بێ واللهی طبعا گرنگە ئەمە ئەوە یەکێکە لە گرفتە زۆر گەورەکان بەداخەوە ئەمەیە سەرەتا بەر لەوە ئاماژە بکەم بەوەی کە ئایا ئەم کێشەیە ممکنە کە چارەسەر ببێ کێشەی کۆچی گەنجان کاتێک چارەسەر ئەبێ کە دەسەڵات لە هەرێمی کوردستان و کەسایەتیەکان شانازی بەوە بکەن کە ڕێگریان کرد لە 100 گەنج کە کۆچکە بۆی کە هەلی کاریان بۆ ڕەخساندن نەک بێ بە تایتڵی ڕۆژنامەکان و تایتڵی تەلەڤیزیۆن و شاشەکان بڵێەوە فلانە کەس لە سەر بودجەی تایبەتی خۆی 12 تەرمی کۆچبەرانی کوردی گەڕاندەوە لە کەناراوەکانی ئیتالیا بەرەو هەرێمی کوردستان کە وەکو شانازی ئەو قسەیە بکەن بەڕاستی گرفتەکە لێرەیە شانازیە بێ بەوە بکرێکە ڕێگری کرا لە کۆچی بە کۆمەڵی گەنجان بەرەو هەندەران و دابینکردنی ماف و ژیانێکی شکۆمەندانە و هەلیکار و مامەڵەیەکی مرۆڤ دۆستانە و مرۆڤانە لەگەڵ ئەم گەنجانەیە لێرە ئێمە هەمووان ئەزانین کە ناکری ئێمە دەست هەڵگرین لەوەی کە بڵێن چی ئەبێ بێ بە وەکو بڵێ ئاگرە سوورە لە خۆم دوور و ئاگرەکە کەوتۆتەوە ناتوانم چارەسەریکەم نەوەڵابێ هەر یەکەمان لە لای خۆمانەوە بووین بەوەی کە بیکوژێنەوە ڕێکخراوی مەدەنی تەبەن کاریگەری زۆری هەیە ئەحزاب کاریگەری زۆری هەیە بەداخەوە ململانێ ناشەریفانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ڕێگریە لە هەموو تەفاهمێک زۆر جات پێشنیاری زۆر باشەکەی بەس بە چاوێکی ترەوە سەیرەکرێ ڕەنگە لە نێو ئەحزابی دەسەڵاتی شاخەڵکێکە بێ پێشنیاری زۆر باش بکە پێویست بە لێکۆڵین و دیراسەیەکی زۆرەکە کاکە و نادادگەری کە جەنابی کاک بابەکر باسی کرد یعنی تۆ بەرپرسێکە باخێکی هەیە ڤێلایەکی هەیە لە شوێنێکی زۆر حساسە بای $12 ملیۆن کەس ناپرسێ ئایا تۆ ئەمە لە کیۆی هەناوە مناڵەکە و بەچی گەیشتە ئەو ئاستا و گەندەڵیەکی زۆر هەیە بەچی کاکە چەند هەزار کەس بە پلەی وەزیرخانە نشین کراوە ئەم هەموو مدیر عامە کە خانە نشین کراوە بەبێەوە ڕۆژێ دەوامیان کردبێ ئەم هەموو پلە و پۆستە زۆر زەبەلاح و گەورەی کە لە پۆستە ئەسکەریەکانە خانە نشین کراوە ئەم هەموو پۆستە سەربازی کە دابەشەکرێ و ئەزانم من دوێشەوە لە دانیشتێکە ئەرزی ئەو برا خۆشەویستانم کرد کە لە ماڵی کاک حاجیە من بوو خوانمونیان زیادکە ئەوم بە نمونە هێناوتم کەسێک ئەگەر لە دڵەوە دەوڵەمەند نەبوو بێت چەند ملیۆن دۆلارێکی بێت یار بە هەژاریە مێنێتەوە چونکە نازانێت سەرفی بکە ئێستا بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەر بێت و هەر هەنگاوێکی تر بنین مادام گۆڕانکاری لە ناخەوە نەبێت زەحمەتە ئێمە کۆشتەکەمان ئەو بەرهەمە باشی ببێ بۆیە ئەکرێمە هەر بەردەوام بین وەکو ئەحزاب هەر بەردەوام بین وەکو کۆمەڵگەی مەدەنی هەر بەردەوام بین وەکو کەسایەتیەکان بۆی کە زەمینە سازی و بکەین گەنجەکانمان بگەڕێتەوە ڕێگری بکەین لە کۆچی بە کۆمەڵی گەنجان بەرەو هەندەرە ئەفو شوناسەکە یەکێکە لەو خەونەی کە لە ناخی هەموو تاکێکی کووردا هەیە ئێمە مەسەلەی شوناس بەداخەوە ئامانجێکە کە وێڵین بەدوایە و لە پێناوی ئەوەیە سەرمان ناوەتەوە بەو خواستەوە ئەخەوین و بەوەشەوە هەر خەبەرمانە بێتەوە چەند خۆشەکە هاوارمانە کرد هەمووان ئێستاش من پاسپۆرتێکی هەرێمی کوردستان لە گیرفانما بواە و هەروەها براکەشم لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە شانازیمان بەیەکەوە بکردایە ڕاستیەکەی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان جۆرێک لە خەمساردیان هەیە ئەوش دەرەنجامی ئەو ململانی و دەشکێنەوە و زۆران بازی کە لە هەرێمی کوردستانە هەیە نیان پەرژێتە سەر پرسە نیشتمانیەکان من پێم وایە کە ئێمە فشارێک دروستکەین کە دەستگایەکی زۆر بەهێز و گەورە و بودجەیەکی زۆر باشەوە تایبەتمەند بکرێ بە کۆچبەرانەوە کە ڕێژەیەکی زۆر زۆری هەرێمی کوردستان سەدان هەزارە خۆتان نەزانن ئەنجا بەس یەک شت هەیە لێرەیە کە من ئەمەوێ ئەم داوایە لە هەمووان بکەم
جالی کوردی کۆچبەرانی کورد لە هەندەران ئەکرێ ئەم ڕێکخراوانەیان هەبێ جوانترین نمونەی برایی و تەبایی پێشکەش بکەن کەمترین ڕێژەی تاوان و سەرکێشی ئەو جۆرەشتانە ناو جالی کوردیا بێ مای نیگەرانیە بۆ ئێمە لە وڵاتێکی و بریتانیا گەر ئاماژە بکرێ ڕێژەی تاوان لە نێو کوردەکانە هەیە جا چەقۆکێشی بێ جا خودیا هەر هۆکارێکی هەر جەرائیمێکی تر بێ کە ئەمە ئەکرێ ئیشی زۆر باشی لەسەر بکرێ ئێمە سەربەرز بین بە کۆچبەرانی خۆمانەوە کە زۆرینەی هەرە زۆری لەخوا بەزیابێ خەڵکی دامەزراوە جا لە هەموو ئاستەکانە کە هاوکاری زۆر باشەکەن هەر لە مزگەوتەکانەوە بۆ ڕێکخراوەکان ینی لە جالی کوردی لە بریتانیا نزیک 40 مزگەوتی هەیە کە لە چوارچەوەی هەزاران مزگەوت کە هەیە شاری وا هەیە ڕەنگە 8 بۆ 5-6 یا زیاتر کەمتر هەر مزگەوتیان هەبێەوە کۆمەڵی ڕێکخراوی زۆر باشە بێ ئەکە ئەمە جێگای دەستخۆشیە جوان نیشاندانی ڕووی جالی کوردی لە ڕۆژئاوا هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی کە بتوان هەمووان شانازی بە شوناسی کوردی خۆمانەوە بکەین دامەزراندنی دەستگایەکی کاریگەل لە ئاستی وەزارەت یا لە ئاستی دەستگایەکا بێ کە پرسی کۆچبەران لەخۆ بگرێ و هەروەها فشار خستنە سەر حکوومەتی عێراقی و هەروەها دامەزراوە نێودەوڵەتیەکان کە بتوانین بۆ نمونە سەر قونسوڵخانەی بریتانیا ڕاستەوخۆ مخاتەبە بکرێت چۆن هەندێک ئێستا ناوی تبتەبرێ ناوی بۆ نمونونەکە سەر بە سینە ناوی کشمیرە برێ لە کشمیر و هاتووە کە کێشەی لەسەر لە نێوان هیندستان لەگەڵ پاکستانە زۆر ئاساییە ئەگەر ئەم پرسە کوردیش کە پرسێکی زیندووە لە جیهانە باوەڕ ناکەم هیچ میلەتێک هەبێ ئەوەندەی کورد ڕێژەی زۆر بێ و بێ و دەوڵەت بێ هەتا ئێستا کە تەنها قەوارەیەکی وەکو هەرێمی کوردستانمان هەیە ئەوەش بەساکەیەتی سپاس بۆ هەمووان دەستخۆشیم بۆیەوە داوای ڕیسێ سنتەرەکە ئێمە بێ بە بشێتە بواری جێبەجێکردنەوە لەلایەن خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ من شەموس نادرم شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا بیکەیفۆر ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە